بینەرانی عزیز دووبارە ئەسڵاوتان لێبێت کاگەرم دێمەوە لای تۆ دکتۆر فاروق لە قسەکانیە دەڵێت کە ئەم پرۆژە یاسایە زۆر مستەڵەحی بەکارێنە دەڵێ خنکاندنی گفتوگۆیە وا لە چاوپێکەوتنیەکیشا دەڵێت ئەو هێزەی کار بۆ بەدەهێنانی ئەم یاسایە دەکات هێزێکە دژ بە ئازادیە و خۆڵ دەکاتە چاوی کۆمەلگا و سەپاندنی ستەمکاریە وەکو لە بەرنامەکەش ئاماژەی پێدا تۆ گەر تعلیقێک تەبێت لەسەر قسەکانی و تا چەند لەگەڵم وڵای چەند کۆمنتێکمە بە یارمەتیت سەرەتا طبعا ئەم پرۆژەیە هێشتا لە قۆناغی گفتوگۆدایە ینی ئەمە ئەخیر کۆپی نییە کە نەبووە بە یاسا نەخێر نانا چونکە لیژنەی ئەوقاف کە بریتە لە لیژنەی تایبەتمەند بڕیارە کە کۆمەڵە کۆڕ و کۆنفرانسی بۆ بگرێەوە لەگەڵ زانانی ئیسلامی و ڕۆژنامەنووسان و یاساناسانە گفتوگۆی لەسەر بکە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم سەبارەت بەوەی کە دکتۆر باسی کرد خنکانی گفتوگۆیە لە یاساکەدا یەک بڕگە یەک فەقەرە یەک مادەی تێدا نییە باز لەوە بکە وڵا گفتوگۆ یاساغە قاچاخە ناکرێکرێ تەنها باز لە جوێندانەکە منەوەم ئاماژە پێکرد سنووردارکردنی جوێندانە بەڵام سەبارەت بە گفتوگۆ سەبارەت بە ئاین ڕەخنەگرتن لە ئاین ڕەخنەگرتن لە مێژووی ئیسلامی لە زانای ئیسلامی هیچ فەقەرێک و بڕگەی تێدانی بە پێچەوانەوە کاتێکە کاک دکتۆریش کە باز لە ئەوە دەکات کە گوایە بۆشایی یاسایی نییە تەوەجوهێکی تەواوی پەرلەمانی کوردستان و بە تایبەتی لیژنەی یاساییش لەوەدا هەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە یاساکان تایبەتمەندی خۆیان هەبێت لە زۆربەی شتەکانە ئێمە یاسای تایبەت بە خۆمان هەبووە لە کاتێکا کە بۆشایی یاساییش نەبووە بۆ نمونە یاسای تونتیژی بەرامبەر بە خێزان کاکدانا خۆشی دەزانێت زۆربەی زۆری فەقەر و بڕگە و مادەکانی لە قانونەکانی تردا هەبوو بەڵام ئێمە بۆ ئەوەی کە بڵێن با یاسایکی سەر بە خۆمان هەبێت ئەو یاسامان دەرکرد هەمووی دوو هەفتە نابێ قانونی غابات زۆربەی زۆری ئەو سزایانی دانراوە لە قانونی عقوبەتی عێراقی هەبوو بەڵام ئێ وتمان بۆ ئەوەی کە وەکو پەرلەمان بە یاسایکی تایبەت بە خۆمان هەیە بۆشایی یاسایی هەیە بۆ چونکە لە قانونی عقوبات دەڵێ چی ئەڵێ سوکاتیکردن بە ئاین سوکاتیکردن چییە دیاری نەکردووە سجنی داناوە و هەروەها غەرامەشی دانا لە قانونی عقوباتی عێراقیە لە یاسای ڕۆژنامەگەریە باسی لە سمبولی ئاینەکان کردو سمبولی ئاینی چییە هەر بەوە کۆمەڵی لەوانەیە ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر ڕاپێکی دادگا دەکرێت بێەوەی کە شەرح بکرێت باز لە ناو زڕاندن کردووە ئەگەر بێت و بۆ نمونە ڕۆژنامەنووسێک میدیایەک ڕەخنە بگرێت لە زانایکی ئیسلامی لە مێژووی ئیسلامی بەڵکاکەوە ناو زڕاندنە بەڵام کاگەرم لە یاسای ڕۆژنامەگەری ساڵی 2007 لە مادەی نوێیەمە هاتووە ئەڵێ چاندنی تۆوی ڕق و کینە و لێکترازانی پێکاتەکانی کۆمەڵ سوکایەتیکردن بە بیر و باوەڕ و ڕێوڕسمە ئاینیەکان سوکایەتیکردن بە سیمبل و پیرۆزیەکانی هەر ئاین و ئاینزایەک و لە کەدارکردنیان و خاڵێکی تر کەمە بەسمە ئاماژەی پێبم ئەڵێ جنێودان و توانجی ناڕەوا و ناوزڕاندن وەکو دەزانین سوکایەتیەکان زیاتر لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوەیە بە چ نووسراو بێت چ بیستراو بێت چ بینراو بێ لێرەدا هەست ناکەی ئەمە زۆر بەزەقی دکتۆریش مەبەستی ئەوە بوو لە بۆشایی یاسایی جنێودان و توانجی ناڕەوا و ناوزڕان طبعا ئەوە جوێندانەکەی هیچ نەکردو بۆ کێیە ئەوە خنکانی ئازادی ڕۆژنامەگەریە چونکە دیاری نەکردووە کێیەوە ئێستاش ینی زۆربەی زۆری ڕۆژنامەنووسان کە من خۆشم یەکێک لەوانە لیژنە یاسای داکۆکیمان کردووە کە هەمواری ئەو یاسایە بکرێ بەڕاستی دقەکانی لاستیچین و ئەتوانرێت زۆر خەڵکی پێڕاپێچ بۆ دادگا ئەنجای خاڵیشما بۆی کاگتۆر کە باسی کەوتی پێچەوانەی یاسا نێودەوڵەتەکانە کە بە تایبەتی ئیعلانی حقوقی ئینسانی فەڕەنسی حقوقی ئینسانی جیهانی طبعا باز لە ئازادی ڕادەربڕین ئازادی ڕادەربڕین بەڵام هەر لە یاساکەدا مادەی 19 باز لە ئازادی ڕادەربڕین دەکا کە بریتە لە دەستخستنی زانیاری بریتە لە ڕادەربڕین بەبێ ئەوەی کە هیچ سانسۆرێکت بەسەر بەڵام مادەی بستونەوە قەیدێکی داناوە قەیدەکەش چییە ئەو ئازادی ڕادەربڕینە ئەبێ ڕێزگرتنی بەرامبەری تێدا بێت کە ئەویش ئەو دقەیەکە لە یاساکەداتەوە کە بریتە لە جوێندان یعنی هیچ وەختێ پێچەوانەی ئازادی ڕادەربڕنیە تەنانەت پێش قانونی حقوقی ئیعلانی حقوقی ئینسانی جیهانی ئیعلانی حقوقی ئینسانی فەڕەنسی هەیە لە 1989 باسی لە ئازادی ڕادەربڕین کردووە ئەویش لە هەمان لەو کاتەوە ئەویش باسی لەوە کردووە کە نابێ ئەو ئازادی ڕادەربڕینە بۆ سوئی ئیسفادە یاخود بێڕێزی بەرامبەرەکەت بکرێت ئەمە ینی ئەگەر بێت و سەیری هەموو دقەکان بکەیت لە یاسا نێودەوڵەتەکانە و هەروەها لە یاساکانی تردا هیچ کاتێک خنکاندنی نەگفتوگۆیتە نەڕەخنیتە بۆ چونکە یعنی بڕگە و مادەیەکمان پیشانمان کە بڵێ وڵا ئەمە خنکانی گفتوگۆیە بە پێچەوانەوە پانتایی دروستکردنێکی زۆر فراوانترە بۆی کە تۆ گفتوگۆ بە ئازادی و بەس چییە ئەڵە کاکە جوێنمەیە
جوێندانیش وەکو کاک دکتۆر خۆشی باسی کرد یعنی بەڕاستی نەچەکی گفتوگۆیە نە هۆکارە بۆ گفتوگۆ نە هۆکارە بۆ تێگەشتن بەڵکو هەرتەنها لەوانەیە هۆکارێک بێ بۆ دروستکردنی ئاژاوە و وەکێشەوە سەبارەت بە مەسەلەی توندوتیژی ئەگەر بێت و ئەم یاسایە بێ کەس ناتوانێت توندیژی بەکاربێنێ بۆ چونکەوە یاسا هەیە و ئەگەر بێت و کەسێک جوێنیە بە یەکێک لە پیرۆزیەکان کە پیرۆزیەکانشی دیاری کردووە ئەگەر لەو کاتەدا لە خۆی ناتوانێت بڕوە هێرش بێتە سەر باڵەخانەی پەرلەمان و یاخود کێشە دروستکە بۆ دام و دەستگاکانی حکوومەت یاسا هەیە و بەپێی یاسا ئەبێ سکاڵات تەقدیمکە و یاخود داواکاری گشتی اینجا خاڵێکی کەش بۆی ئاماژە پێ بکەم ئەم یاسا نەبوونی ئەم یاسای وای کردو داواکاری گشتی ئەوەی کاک دکتۆر باسی کرد داواکاری گشتی ئێستا کە ئەگەر بێت و ئەو ڕێکارە یاسایە جێبەجێ بکرێ ئەبێ زۆربەی زۆری خەڵک بخرێتە زیندانەوە بۆ چونکە یاساکە نییە هەست ناکەی ئەو ڕێکاری یاسایی کە گشتاندوویەتی داواکاری گشتی هەرێم هەوێنی ئەو هەوێنی نیە پێچەوانەیە هەوێنی هەوێنی نیە بەڵکو پێچەوانێتی چونکە ئەو بە شێوەیەکی مەتاتی ڕۆشتە تێکەڵاوی کردووە سمبولی ئاینی و سمبولی نیشتیمانی اینجا دوایە خۆی سەرۆکی داواکاری گشتی ڕێک باسی لەوە کردووتی سەرکردەکانی کوردیش دەگرێتەوە باسی مێژووی کوردی کردووە ینی ئەمە خۆی زۆر بەڕاشکاوە دیارە کە ئەگەر بێت و یاسایکی وا هەبێ داواکاری گشتی ناتوانێت ڕێکارێکی یاسایی دەرکا کۆمەڵشتی تر تێکەڵاوی پیرۆزی ئاینەکان بکە چونکە دەقی یاساکە زۆر بەڕاشکاوانە دەستنیشانی کردووە ئەو کاتە هەموو ڕۆژنامە نووسێک هەموو دەستگایەکی میدیایی بۆی هەیە ڕخنە بگرێت لە مێژووی کورد لە سەرکردە کوردەکان سمبولەکانیش بە نسبەت ناوچەکان و شارەکانمانەوە گۆڕانکاری بەسەرایە کەس بە پیرۆ سەیرەکرێن و ڕێزیان لێگرێت لە هەولێر بە هیچ شێوەیە گوانیە لە هەولێری جوای و لێرە بە پێ بۆ ڕێکارە یاسایی ئەگەر بێت و مامەڵی لەسەر بکرێت زۆرێکی خەڵک دەتوانرێ ڕاپێکی دادگای بکرێت سەرش بدرێت بەڵام یاساکە چەند خاڵێکی دیاری کردووە و سەبارەت بە مەسلەی گفتوگۆکردنەوەی مامۆساش باسی کرد کە کۆمەڵی تێبینی هەیە بە دڵنیاییەوە خۆی کە یاسا دەڕواتە ناو لیژنەکان و لەناو هۆڵی پەرلەمانیشدا کە گفتوگۆی لەسەر دەکرێت لەوانەیە هەر لە ناوی یاساکەەوە بگۆڕە جارێ کۆمەڵی لەوانەیە غەرامە و سزاکان بگۆڕێن بەعزێ مادە زیادەکە بەعزێ مادە کەمەکە ئەوە زۆر شتێکی بەنسبەت داواکاری گشتیەوە تا چەند دەسەڵاتی ئەمەی هەیە شتێکی لەم جۆرە دەرکات لە فراغی یاسایی هەموو دەسەڵاتیی هەبوو چۆن هەلەوە پێشەی بووە چۆن خەڵکی تا ئێستا ڕاپێکی دادگا کردووە لەبەرەوەی کە یاساکان لەکوێیە بەڵێ پەرلەمان پەراوێز خراوە لە ئەنجامی ئەو سیستەمە چەقبەستۆی کە ئێستا لە کوردستانە هەیە و ئەویش بەڕاستی لە ئەنجامی دەستێوەردانی هەردوو حیزبی دەسەڵات وای کردووە کە پەرلەمان نەبتوانێت چاودێری بکە نەبتوانێت ڕۆلی خۆی ببینێ بۆ چونکە ئەگەر بەهاتای ڕۆلی خۆی ببینێ بەڕاستی ئەو ڕێکاری یاسایان دەرناکرێت. بەڵێ سپاس دکتۆر دێمە لای تۆ پێ وایە کە ئاین کاتێک گەشە دەکات و ناپوکێتەوە کە ڕخنەی لێ بگیرێت بەڵام ئەوە تاوانەڵێن ئێمە لەگەڵ ئەوان ڕخنە لە ئاین بگیرێت ڕخنێشکم ئەمەش لاسیکی و ڕاکێشێت چکەکەم ئارەم باسیەوەی کرد ئەمە بۆیە کە توندوتیژی کەم کاتەوە ئەم یاسە پرۆژە یاسای خۆی بەرجەستەبووی توندوتیژیە ئەمەیە توندوتیژی کە ئەمە دروستیەکات ئەمە بەپێ ئەم یاسایە باشە من مەجموعی ئەرگومنت سەرەکی ئەرگومنت سەرەکی بە بیان خەمەڕۆ باشە دوایی قساکەین یەکی لەوانە پێشەوەی بچمەسە ئەرگومنتەکە لە پاکستان کە کەسێک تۆمەتی کوفر ئايات یا سوکاتیکردن بە ئاياتە پاڵێکی تر ئەو کەسەی ئەگیرێ نازانێت سەبەب بکات نازانێت چ پێی ناڵێن زانی بۆ لەبەرەوەی کەسەی کە شکاتەکەی لێ کردووە نایەوێ بیڵێتەوە ئەڵێم ناوێت ناتوانم بیڵم لەبەرەوەی کفر حساب بکرێت لەبەرە تۆ لە محکەمەی نازانی چی دووتووە ناتوانانی ئیسپاتیکەی ڕوبەڕووی مەرگەبی تۆ نازانی چی وەرگیرا نەخێر ئاسیا بیبی کە حکمی لە سێدارەدانی بۆ ئافرەتێکی مەسیحیە باش لە 2010 مانگی 2010 بەم شێوەیە بوو هەتاکو سیاسەت مەدارێک بە ناوی سەلمان تەیسیر چوو دیفاعی لێ کرد کە حاکمی پنجابە کوژرا لەبەر دوو سەبەب لەبەرەوەی وتی من ئەم یاسایە هەموار بێتەوە لە 82 ئەم یاسایە دەرچووە لەو ڕۆژەوەیانەوەی هەمواری کەن و هەر کەسی بڵ هەمیوارێک دەکوژرێت باش کاگەرەم یارمەتی بە لە ستراکچەرە ئەم پرۆژە یاسایە کێشە هەیە یەکێ لەو کێشانە نازانی چیە ئەمەیە ئەو ژەوەیە کە ئاین وا ئەم چەمکی سوکایەتیکردنە وا محاولەیەکە هەوڵێکە وەکو لێ یاسا نێودەوڵەتەکانی شەکە لە هەندی وڵاتی و لەگە مامۆسانی لە ئەمریکانیەوە لە فەڕەنساش بۆ ئەمە نیە ئەوی نمونەی هێنایە ئەوە بۆ ڕەگەزپەرستیە ئەو لەبەری ڕۆژی غارودی ئەنتی یەهودیە کە دژە جوولەکەکان لە وڵاتی ئێمە زۆر و تەلەڤیزۆنیان هەیە و قسەشەکەن بەردەوامی کاکە یادگار ئەمە هەوڵێکە بۆی کە بڵێ ئاین مافی هەیە ئاین مافی نییە ماف بەپێی یاسا نێودەوڵەتەکان ئینسان هەیەی تاکەیەتی وە گروپ هەیەی
بیر و باوەڕێکی دیاریکرا و مافی نییە کەسەکەی کە هەڵگرێتی ئەو مافیە بەڵام ئەم حاولەیەکە بۆی بڵێ کە ئاینێکی دیاریکرا و مافی هەیە و تۆ نابێ ئەو مافە پایە ماڵکەی ئەمە گرنگترین ڕخنەیەکە لەم پرۆژە یاسایی و لەوانەی کە لە جیهانی شایە بگرن خەڵکی دیکە سوکایەتیکردن ئەرگومنتێکی دیکە لە نێو مافەکانی لە نێو هەموو ئەو بەیان نامانەی هەیە مافێ نییە بڵێ کە تۆ نابێ ئیزعاج بکرێن ئۆفێندت باشە هەموو مافێکت هەیە تۆ بەس مافێکت نییە بڵێ من نابێ ئیزعاج بکرێم باشە ئەم یاسایە ئەوواڵێ ئەوەیە کە نابێ کۆمەڵە خەڵکێ ئۆفێندت ینی ئیزعاج بکرێن ئەمە ماف نییە ئەمە ماف نییە خاڵێکی دیکە لە نێو ئاینەکانە ئەوەی لای ئاینێ مقدسە لای ئاینێکی دیکە مقدس نییە ئاینی لە قورئانی پیرۆزە لە سوورەی مائیدە ئاەتی 73 وەنە پێشوی بڵام ئاەتەکە باسیەکە ثالوث لای مەسیحەکان دۆگمایەکی سەرەکی ئاینی مەسیحیە واتە باوک کوڕ ڕۆحی قودس وەنیە ئەنجا لەو گرنگتر کۆمەڵە عالمی ئیلاهی ثیۆلۆژیانی مەسیحی وەفەیلسوفیش لەوانە هیگڵ باوەڕی بووە کە ئەوە مەسیحەکە هاتووەتە خوارەوە خوا خۆیەتی هاتووە خوا هاتووەتە ناو مێژووە هاتووەتە ناو مێژووەوە و ئەو خوال کە هاتووەتە سەر زەوی و لە دوجارە لە خاجێت لەبەر گوناحەکانی ئینسان سەری کە قورئانی پیرۆ چۆن باسیەوەکە ئەڵێ کوفریان کرد ئەوانەی گوتیان کە مەسیح کوڕی مریەم خوداوەندە باشە ئاەتێکی دیکە کوفریان کرد ئەوانەی گوتیان خوا یەکێکە لە سییانەکە واتە لە ثالوث باش ئەمە کتێب یارمەتی ئەمە کتێبی ئەمە قورئانی پیرۆزە ئەمە ئۆفێند ئەمە چییە ئەمە یەک ناگرێتەوە لە ئاینی مەسیحە ئەمە ڕەتکردنەوەی ئاینی مەسیحیە چی لەمایەتە بکەین وەدەها ئاەتی دیکە ئاینەکان لەناو ئاساییە لەناو سەریکە بڵم یاساکە باسی جوێندانەکە باسی ئەوە ناکە ئێستا لەناو کابرا مەسیحیە مسلمانە ئەوە علاقە اعتیادیە زۆر طبیعیە کابرا خۆی باوەڕی بە ئیسلام نییە باوەڕی بە مەسیحیت نییە باوەڕ بە جوولەکە نییە بەس نەفرەتکردن خۆزنیەوە نەفرەتکردەوەی نمونەی من هێنا جوولەکە بە بەرازیە لە ئیسلام سعد بکە کوفر ئەزانی کوفر لە قاموسی ئەمڕۆی بەشەریە باشە سوکایەتیکردنە کوفر کاتێکڵی تۆ کافریت بەیەکێڵی کافر ینی تەکفیریەکێ سوکایەتیە لەبەرەوەی چییە دیرۆگەتری ترم دیرۆگەتری یعنی ئیزدیراء یعنی تحقیرکردن کە تۆ کە باشە چی لە کەواتە مامۆسایان ینی لەمە دواوە واز لە موشێنن کە بە فعلی دنیای معاصرە شوێنێ موشێ نابێتەوە لەبەری تۆ بە چه حەقی بە کەسێ کافر ینی چی هەڵگیری قەناعەتێکی دیکەی لەگەڵ تۆ یەک ناگرێتەوە تۆ چۆنێکی بە کافر کەواتە حتا لە ڕووی تیۆلۆژی ئەمە مشکلە دروستەکە بۆ هەموو ئاینەکان لە زۆنیانە ئاین ئیسلام خەڵکی دیکە ئێمە چی بکەین لە عرفانی ئیسلامی باش عرفانی ئیسلامی کە لە دیدی منەوە پاسپۆرتی ئیسلامە بۆ کۆمەڵی وڵات بنمونە لە حەوە حەزارەتی غەربی ئێستا کێمە قساکەین ئێستا مەولانا جەلالەدینی ڕۆمی ئەخوێنرێ مؤتەمەری ساڵانە سایبن عەرەبیە کرێ باشە لە عرفانی ئیسلامیە تۆ ئەتوانی بەم یاسایە عرفانی ئیسلامی محاکەمە بکەی و بڵێ ئەمە ئەساسەن وەکوی هەندێ مامۆستا ئەیکەن ئێستا و حرەکەیەکی ئیسلامی هەیە کە عرفانی ئیسلامی بە کوفر دەزانێت مساعدە بکە من ناتوانم لەوە دو ناتوانی مەسەلەن کاتێکە ڕۆمی ئەڵێ کوفر و ئیمانی یەکیست کوفر و ئیمانی یەکێکە تۆ ئەمە بێ بە سوکایەتیکردن ئەمە چی عرفانی ئیسلامی باشەکان تێکەڵ نییە بابا تێکەڵە زانی بۆچی چونکە تۆ باسی جارێ پاکستانەکەی هەر دادوەرێک دقی بۆ ئەخ تۆ باسی لەسەر بیر و بچونی تو عیدامە من باسی قانونی کوردستانەکەم لە هەرێمی کوردستان دادوەر پرسیارێک لێ دادوەرێک لە هەرێمی کوردستاندا قانونی پاکستان جێبەجێکە نەخێر ئەو قانونی وایە برایم بەڕۆشنایی یاسای جیهانی لە بەڕۆشنایی ئەگەداری ئەوە ئەوە یەکە من جدووە سەبارەت بە مەسلەی کوفر مەسلەیەکی ترە ئەمە باسی جوێندانەکە باسی ئەوە ئەگە بێت و کەسێک یعنی من هەوا تەفسیرە هەموو تەفسیرێ بە کوفر بە سوکایەتی سەیرەکرێت کاک دکتۆر ئەم یاساکە بۆیە دانراوە بۆەوەی کە سوکایەتی کەس ناتوانێت تەفسیریکە لێ نووسرا سوکایەتی چییە جوێندانە بەخوا و پێغەمبەران و بە کتێب پیرۆزەکان یارمەتی بە کاگارام لەگەڵ دقەکەی و لەگە کابێ بە یاسا بەردەوام لە محاکمەکانە نابێت لەوە دووە ئەمە یاسایەکە ڕات و 2000 تەفسیری بۆکرێ لەبەرەوە بە یارمەتی خۆت ئەنواعی شێوە ڕاکێشرێمە زۆر لاسیکیە و بەمێ بێت هەموو ئەدەبیاتی جیهانی کاکە ئێمە لەگەڵەوەی کاو یاسایە گفتوگۆی فراوانی لەسەر ئێمە نەتەوەیکی بەم بەخشەکە یاسایەکی پێفێک
یاخود بە هەموو شێوەیەک ڕەدیەکەی ئەمە هەر ڕەتدەکەمەوە هەر کامیلان وەخراپە باشە من باوەڕم بەوەی کە ئاین ئیسلام خۆی قودرەتیە کە ئێمە لێرە تەمەنە ئەو بەڕێزانە بۆ ئاین ئیسلام کردوانە بۆ ئاینەکانتی نیان کردووە لە ڕاستیە ئاینی ئیسلام پێویستی بەوەیە کە خۆی قودرەتی هەیە با ئەمە سوکایەتیە بە ئاین کە کەواتە سەورکەی ئەم ئاینە ناتوانێت لەم جیهانە بژی ئەمە ئەمە زەربەیە لە دین ئەمە زەربەیە لە دین ئەمە تەسەورمە سێرم کتێبەکە The Myth of Islamic Tolerance صدها كتبي ولا غربها يعني أفساني تسامح إسلامي بو إما أما أين ما بيشان جيهان بينك كتسامح مانية وإمشين وتصور كينما أين قدرتي أو إن كلا الدنيا مودرنا بجي كوم الله كسر خويا ناتو أن الدنيا مودرنا بجي أم أين بايور شحناتي هي قدرتي روحي هي كبتواني بجي بالم أين ندين انجا خالك ديك كاكا مساعدك هاتي ادبياتي جيهاني هي لسرشواري ناتوانين ترجمه كردي بكين باشا ببي لبري اتشيت بابي مو دانتي ترجمه كيت ها كوميديا الهي اتواني ترجمه بكين رد لبري فيلسوف كان كاك دكتور رفيق هشتا او ياسارش درنا شو بقانون عقوبات عراقي هر اوان ترجمه كي يقصد دادگاهي اكري وسجن شكريت وغرامه شكري بقانوني روزنامه‌گري كردي بافي بلام غرامه اكري بركيشي دادگاه شكري او ياسا علاقي بوني او يك انجا دوام او ام ياسايا او علاقي بوني والله ما بو اين برقرار كاين بلكو او برگري كدنا لمروف برگري كدنا لتاكاني هولاتاني كردستان لكاتك لابوتشم كمروف كي مروف بريديه لكومالي هستو نستو عقل وشعور هەیەی ئەگەر بێت و مەسەرەن هەر ئینسانێک هەر هاوڵاتێک هەر دینێکی هەبێ جوێنی پێبێ ڕازیە بێ نەخێر ڕوشاندنی کەرامەت و ڕێزێتی بە هەمان شێوە لەبەرەوەی کاگارم جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی کوردستان دەڵێت خوای گەورە ڕێگەی بە پێغەمبەران نەداوە ئاین بە زۆر فەرز بکەن و ئازادی بەرتەس بکەنەوە دەشڵێت مرۆڤ ئازادە چۆن قسە دەکات و لە ئایندا ئەو سنوورە نییە کە فراکسیۆنێکی ئیسلامی ئەم قسەیە دەکات سەبارەت بەو یاسایە و ڕەتیان کردوێتەوە ڕەتیان نەکردەوە بەیاننامەکەم پێیە بەیاننامەی فراکسیۆنی یەکگرتووە ئەم شۆبڵاویان کردەوە کە ئەڵێن یاسایکی وا پێویست دەزانین و گفتوگۆشی لەسەر دەکەین ئەوە دکتۆریان پرسیارت لێ ناکەم پێما بێ قسەت هەیە وڵا دەمەوێت سەرتا ئیشارە بۆ بدەم کە ئێمە لە هەرێمی کوردستان ڕۆژانە پێشێلکاری بەرامبەر بە مافەکانی مرۆڤ مافی هاوڵاتیان دەکرێت ئەوە ئیشی داواکاری گشتیە کە لەسەر ئەو پێشەلکاریانە بە جواب بێ و بەپێ ئەو یاسانەی کە هەیە با بڵێن سکاڵا ببزوێنێ بەڵام داواکاری گشتی لەکوێیە کاتێک ئەو شتانە ڕوودا بەبەر چاوی ئەوانە لە کاتێشدا کاتێک شتێکە ئەسڵەن ئەوە ئیشی داواکاری گشتی نییە کە ڕوونکردنەوە بدات و یاخود بڕیار دەربکات لەسەر ئەوەی لەسەر با بڵێن مەسلەی دیارە لەسەر ئەو پرۆژە یاسایەوە هاتووە مەسلەی با بڵێن ئەو ڕوونکردنەوەیان بەڵکو ئیشی ئەوان ئەوەیە ئەو یاسایانەی کە هەیە ئەو سەرپێچیانەی کە بەرامبەر بە یاساکان دەکرێن لێەوە سکاڵا بزوێنێ ینی ئەوە ئیشی ئەوانە ئیشی خۆیان دیارەون کردو بەڕاستیەوە ئیشی ئەوان نییە بەهەرحاڵ ئەوە مەسلەیەکە بەلای من پێویستە ئێمە دوو زۆر با بڵێن مامەڵەکردن لەگەڵ ئاین لێک جیا بکەینەوە ئێمە ئاینێکمان هەیە کە با بڵێن پەیوەندی بە بیر و باوەڕی خەڵکەوە هەیە و ڕۆژانە ممارەسەی دەکرێت لە هەرێمی کوردستان و لەو ناوچانە و لە هەموو دنیا لەوانەیە بەم شێوەیە بێ و خەڵک پێویستی بەوە نیە ینی ئەوە زۆرێک لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە شیرازەی کۆمەڵایەتی نازانچی ئەوانە بەهێز بکە ئەمە هیچ لاریمان لەگەڵ ئەو زۆرە ئاینە نییە و لەوانەیە ئاینی ئیسلامیش دەورێکی باشی هەبوو بێ لەو کۆمەلگایە بۆ شێوەیە ینی شیرازی کۆمەڵاتی پاراست بێ یعنی ئەو ئاینێکە ئاینێکی متەسامی دەتوانین بڵێن لێبوردەیی تێدایە ئەو ئاینەی کە لە ژیانی ڕۆژانەمان ڕوودەدات کە پەیوەندیەکانمان باڵێن لەگەڵ یەکتر دادەڕێژێ بۆ نمونە ئاینی ئیسلام وای کردو ئێمە لە ڕۆژانی جەژن سەردانی یەکتر بکەین لە کاتی تازیە سەردانی یەکتر بکەین لە خۆشی و ناخۆشەکانمان بەشداوی ئەوە هیچ ئێمە لاریمان لەسەر لەگەڵ ئەو ئاینە نییە بەڵام لە هەمان کاتدا ئاینێکمان هەیە کە پرۆژەیەکی سیاسی و ئایدۆلۆژیە ئەوەی کە ئەو پرۆژە یاسایی نووسیوە ئەو تەرەفە نووسیویەتی یعنی ئەوانەی کە نخبەی سیاسی با بڵێن ئاینی ئیسلامی ئەوانەی کە ئاینی ئیسلامیان کردووە بە ئایدۆلۆژیاک ئیشیان لەسەر ئەو پرۆژە یاسایە کردووە جا بۆیە ئێمە بەڕاستی ئێمە دژایەتی ئەو دژایەتی ئەو جۆرە ئەوەیە دەکەین مامەڵەکردن دەکەین لەگەڵ ئاین ینی ئاین پێویست ناکە بەکاربهێنرێت لە ژیانی سیاسی و لە ژیانی ڕۆژانەدا نمونەیەکت بۆ دێنەوە کاگارامی شارێ پێدا بورم کاتم دڵنیا بە بۆ تۆ مامۆستای تاویزەکەم وەزام کات کە من دەڵێم ئەو پرۆژێ ئاینێکی با بڵێن پرۆژەیەکی سیاسی و ئایدۆلۆژی لە پشتەوەیە کاگاران بۆ خۆشی شارێ پێدا کاتی کە بڵاوبوونەوەی ئەو وتارێ لە گۆڤاری چرپا و دوای کەوتنەوەی ئەو توندوتیژانەی کە خۆپیشاندانەکان لە بەردەم پەرلەمان کرا ینی بیرۆکەیەک هەبوو بیانوویەک هەبوو بۆ هێورکردنەوەی شەقام
هێورکردنەوەی شەقام با پرۆژه یاسایەکی لەو بابەتە دەربکەین دیارە ئەوە مەسەلە ئەوە نییە تەنیا و تەنیا ئەو ڕووداوە بۆ هۆی ئەوەی کە پرۆژه یاسایە دەربچێنرێت بەڵام ئەو کرا بیانوێک ئەو قۆزرایەوە ئەو کرا بە مەسەلەیەک هەرچەندە ئێمە نازانین بەڕاستی ئەو تارێکە لە گۆڤاری چرپە نووسرا بوو بێگومان 2 ساڵ پێشتریش نووسراوە ئەوەیە بۆ کەو کاتە ئەو مەسەلە ئەو هەڵای نەنایەوە ئەو بەڵام ئێمە دەزانین ینی هەندێک لایانی سیاسی ئیسلامی و دەکرێت ئیتریش لە پشتی ئەو مەسەلەیە بووبن بەڵام ئەوە وا بوو بەڕاستی خودی ئەوەیە سەرەتایەک بوو بۆ بەرتەسکردنەوەی ئازادی ئەوەش بوو بۆ هۆی ئەوەی کە هەوڵی ئەوە هەبوو یاسای خۆپیشاندان هەموار بکرێتەوە ئیشی لەسەر دەکرا زۆرێک لە تێگەشتن دروست بوو بەڵام دوای ئەو خۆپیشاندانە دوای ئەوەی کە تونند و توژانی لێکەوتەوە بە بیانوی ئەوەی کە ئەو خۆپیشاندانە بەبێ مۆڵەت و ینی دەکرێت خۆپیشاندان توندوژی لێ بکەوێتەوە ئەو هەوڵەشی لەبار برد مەسلەی ینی بەرتەسکی ئەوە خۆی لە خۆیدا یەکەم هەنگاو بۆی کە نەتوانرێت یاسای خۆپیشاندان هەموار بکرێتەوە ئەوە ئێستاش بە هەمان شێوەش قۆناغی دووەمە مامۆستاد کاتەکەت بۆ تاویزەکەم بمبورە ئێستا کاتی میوانەکانە بینەرانی عزیز ئێستا کاتی ئەوەیە ئەو میوانانە پرسیارەکانیان ئاراستە بکەن دانا حسام پرسیارەکەم بۆ کاک ئارامە هەڵبەت هەموو شتێک لە سەرەتادا کەم و کوڕی تێدایە ئەی بۆچی بیر لە چارەسەرکردنی ئەم کەم و کوڕیانە نەکەینەوە وەک ئەوەندەی بیر لە ڕەفزکردنەوەی ئەم بابەتانە بکەین و بە تایبەتی پرۆژە یاساکە وەکەوەی کە ئەوەنە بیشوپێنی بە هیندستان و بەو شێوەیە یاخود هیندستان لە پاکستان وەکو مامەسا ئاماژەی بێدا ئایا بۆچی ئەوەنە بیر لە دروستکردن نەکەینەوە بۆ بیر لە ڕوخاندن نەکەینەوە سپاس بۆ تۆش فەرموو شاباس عەبدوڵڵا من هەر بەگشتی پرسیارێکم بۆ هەموو بەڕێزان هەیە با ئێمە لە استراتیژێتی ئاین بچینە دەرەوە هەر نەک وەگەوە ئایا ئێوە هەر کەسێک لە ماڵەوە خۆی باوکێکە پێی خۆشە مناڵەکەی لە تەقاعد تۆعی ئەو قسانی کە خۆی بۆیەکە ئەو ڕێنمانی کە بۆی دانێت دەرچێت هەرەونی ئەوە ناڵم فەرموو بەرزان سالار قوتابی پرسیارەکەم بە مامۆستا ئارامە مامۆستا ئارام پێ وانە کە نەفرەتکردن لە شەیتان بە زۆر لە جۆرەکان سوکاتیکردنە بە جۆرە بەیەکێک لە ئاینەکانی کوردستان و کاتەوە بە خۆی ئەم یاسایی ئەم پرۆژە یاسایی کە ئێوە دەتانناوە ئەو کاتە کۆمەڵێک لە کەسانی موسڵمان سزادرێن و وەکردنە سزن و غراماکرێن زۆر سپاس فەرموو ئەیوب سعید کۆستەی چەم پرسیارەکەم بۆ مامۆستا بۆ کاک ئارام پرسیارێکیشم بۆ کاکدانا کاک ئارام دیارە کاک یادگار ئاماژەی بۆ کرد کە بۆ بیزاد باسی زیاتر بەس باسی ئاینی ئیسلام کراوە منەڵم لەوانەیە زیاتر ئەوە بێتەوە باسی گۆڤاری چرپە مەکە لەوانەیە زیاتر ئەوە بێ سوکایەتی زۆرترین سوکایەتی بە ئاینی ئیسلامەکرێت و هیچ کەسیش قسە ناکە و دەسەڵاتی هیچ شتێکی لەسەر نەوتراوە بە نمونە بۆ نمونە ئەگەر ئێستا قسە بە مەسیحیەکان بوترێ فەزایەکی لەسەر دروستە بێ ئەڵڵێن بابە ئەو لە هەشتاکانەوە ئێمە شیرمان خواردووە خوشک و برامانن بەڵام ئەگەر قسە بەس ئیسلام بوترێەوە ئازادی ئەو ڕۆشنبیریە بۆ کاکداناش بۆ پرسیارەکەی کاکدانا ئەڵێ من لەگەڵ ئەو پرۆژەیان نیم چونکە پرۆژە یاسا هەیەوانە بەڵام من ئەڵێم من لەگەڵ ئەو پرۆژە یاسایام لەبەر ئەوەی ئەگەر ئەو یاسایە نەبێت هەچ کەسێکەڵ ئەسێ تەمان لەگەڵ ڕێزمە هەچ کەس ئەڵێ قەڵم خەخزی ئەگرێ بە دەستی و ناوی خۆی نێژ ڕۆژنامەنووس و جنێو بە هەموو پیرۆزەکان و بە تایبەتی بە ئیسلامەدا زۆر سپاس بۆ تۆش فەرموو پرسیار ڕاستەی کاگارام کاگارامەکەم کاگارام پێ دوانی ئەم پرۆژە یاسا سزاکانی زۆر قورسن بەڕاستی ناکرێت تەخفیز بکرێت کەم بکرێتەوە دووەم شت بەڕێزت فەرمووت ئەم پەرلەمانە پەراوێز خراوە ئێوە بەچی ئومێدێکەوە پرۆژە یاسا ئەیەنە پەرلەمانێک کە پەراوێز خراوە من پێم وایە پەرلەمانی کوردستان زۆرترین نقاشی تایە کاک فاروق پرسیارێکم لێ هەیە بەڕاستی دەسەڵات نوێنەرانی دەسەڵات بە زۆری ئەم پرۆژە یاسایان ڕەت کردوێتەوە ئەم لەمەشیانە لەم بەرنامەیەشیانە ڕخنەی لە دەسەڵات گرتی ئەگەر ڕوونکردنەوەیەکمان لەسەر ئەوە باتێ و ئەم یاسایە بۆچی خنکاندنی گفتوگۆیای پرۆژە یاساکە خۆی لە ئاساسدا من لەگەڵ یانیم لەبەر ئەوەی 5 ساڵ بۆ 10 ساڵ زۆرە لەگەڵ یانیم با هەفتەیەک بۆ 2 هەفتە بێ بەڵام بۆچی خنکاندنی گفتوگۆیە لە کاتێکدا ئەو ڕۆنی کردوێتەوە سوکایەتی و جنێودان سپاس بۆ تۆش فەرموو وەڵام من دوو پرسیارم هەیە بە کورتییەکیان بۆ مامۆستا جاسم کاڵێ ئەم ناوچی بوو تەحسین محەممەد بەڵێ کاڵێم ئاینە زیاتر سوودمەدمونی کەمایەتێک ئاینەکانی تایە ئاینە کەمەکان لە کاتێکا لە مادەی دوو لە خاڵی حتەماڵی هەر کەسێک گاڵتەیان جوێمدا بەیەکێ لە دروشمە ئاینەکان ئەم سزانەی گرێتەوە کە 5 ساڵ بۆ 10 ساڵ ئەمە شتێکی زۆر زۆرە خەڵک سەر پیاکوشتنەوە نەسزادرێ بەڵێ لەسەر قەتلی ئەمد ئەو سزایە هەیە
مامۆسایانی ئاینی بخۆیان لەسەر مینبەرەکانەوە چەندین جار دووبارەیەکەنەوە کە ئەم تەوراتەی ئێستا هەیە ئەم ئنجیلەی ئێستا هەیە ئەمە دەستکاری کراوە ئەمە ئیلغایە ئەمە وایە ئەمە وایە ئێمە ناچێتەوە خاڵی سوکاتیەوە کەواتە یەکەم کەس زادرێت مامۆسا بەڕێز خۆی بێ دوم بۆ مامۆسا بۆ دکتۆر مامۆسا ئارام کاڵێ ئەمە چی لە عارفی ئیسلامی بکەین لە کاتێکا من عەرەبیڵێ من سوژدە بۆ خوا بم خوا سوژدە بۆم نەبم باشە پرسیارەکە ڕوبەڕووی جەنابی کە پشگیری لە یاسا کاکە چی لە عیرفانی ئیسلامیەکە ئەمە ئەوان ناگرێتەوە بەیانی تۆ ناگەڕی لە بازار هەموو کتێبەکانیان کۆ بکەیتەوە بیسووتێنی بڵێ ئیبن عەرەبی ئاوای وتووە لە کاتێکا عیرفانی ئیسلامیە ئەڵێ من سوژدە بۆ خوا بم خوا سوژدە بۆم نەبە ئایا ئەم دەقە تۆیان ئەو حاکمە بەڕێزەی دای ئەنێ جێبەجێیەکە ناڵێ هەر لەگەڵ ئەو پرسیارەشە پێم خۆشە وەڵامی ئەو پرسیارەش بیتەوە شێخانی تەریقەت و ئەوانەی پێیان دەوترێت پیاوچاکان کە لە ناو کۆمەلگای کوردیە مەکانەتێکی شوێنی بڵین بە احترامەوە سیر دەکرێن لەم یاسایە جێگا نەکراوەتەوە ئایا ئەمە ڕێگا بۆ خۆش ناکات کە کەسێک بۆ نمونە ئەڕوات مەزاری یەکێک لە پیاوچاکەکان لەوانەی لە شێخەکان تێگەدات و ئەڵێ و سزای من ناگرێتەوە خۆ من ئەوە لە زمنی بەها ئاینیەکانان نییە سپاس بۆ تۆش بەڵێ هیوادارم وەڵامی ئەوەش بیتەوە لەگەڵێ فەرموو هێبن عەلی پرسیارێکم بۆ دکتۆر فاروق باسی لەوە کرد کە یاسایە توندوتیژی دروستەکە ئێمە یاسایەمان نەبووە لە فەراغی یاسایەکی وایە توندوتیژی کەوتوتەوە و ئێستاش دەڵێم یاسایە توندوتیژی دروستەکە ئەی چی بکەین بۆی توندوتیژی دروست نەبێ و کەسیش سوکاتی بەدینەکە پرسیارێکیش بۆ کاک دکتۆر دانا لە ڕاستیا لە هەرێمی کوردستان ئێمە زانین هەموو ئینسانەکان وەکو دین پیرۆزە ئینسانەکانیش پیرۆزن و سوکایەتیکردن بە حیزبەکان بە سمبول بە کەسایەتەکان یعنی ئەگەر تۆ کەسێک تەشیرت پێ بکاتەوەی لە ڕێگەی دادگاوە یعنی مەسەلەن حەقی خۆت وەرەگریتەوە یعنی ئێمە ئەم یاسانەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستانە هەبووە نەیتوانیەوە ڕێگری لەوانە بکە کە سوکایەتیان بەدی کردووە ئەی پێویستە چی بکرێت کاکدانا کە تۆ لەگەڵ ئەم یاسایانی پرسیاریشم بۆ مامۆسارامەوەیە هەندێک خەڵک پیان وایە و یاسایە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە دەعمەکرێەوە ئەوان زیاتر پشتگیریەکەن ئەوە تا چەندە وایەوە ئایا کشانەوەی یاسای و پەرلەمانتارانش لەسەر و پرۆژه یاسای هیچ گرفتێک دروستەکە زۆر سپاس فەرموو بەنایخوا شفان نەوزات بەڵێ کاک فاروق ئاماژەی بە ئازادی کردەوە بە ئاماژەی بە دابڵۆسینی ئازادی کرد لە ژێر ڕۆشنایی ئەم پرۆژه یاسایە وەکو پێشنیارێک یا وەکو ڕۆحی باڵێ وەکو پرسیار کاک فاروق دەقی یاساکە ڕوونە کە باسی سوکایەتیە من پێماش بوو کاک فاروق باسی ڕۆحی و فەلسەفی ئازادی بکە نەگوی باسی قەمعی ئازادی بکە لەژێر ئەمە ڕۆشنایە چکۆ بەلاغی پرۆژەکە بسەم باسی سوکایەتی نەگەوی کە قەمعی ئازادی سپاس بۆ تۆش فەرموو سەرتا سوپاسانەکەم ودا ڕۆژنامە نووسم من پرسیارێکم بۆ دکتۆر فاروق ڕەفیق هەیە ئەوش پرسیارەکەم ئەوەی ئەو بە مانشێتی گەورەوتی ئەم پرۆژه یاسایە دژ بە مافەکانی مرۆڤە ئایا ئەو کاتێککە ئەو فلیمە دەرکرا من وەکو خۆم کە پێڕەوی ئاینی ئیسلامەکەم ئەوە دژ بە من نییە من مافم نییە کەواتە من مرۆڤم من مافم هەیە لێرەشە ئەمە بۆ ئەوەیە مافی من بگەڕێنێتەوانێ سوپاسدانەکەم سپاس بۆ تۆش بینەرانی ئازیز دوای ئەم ناوبڕا وەڵامی ئەو پرسیارانە وەردەگرینەوە